قۆناغی نوێ لە هەرێمی کوردستان هەنگاودەنێە لەگەڵ گۆڕانکاری و هاتنەپێشی قۆناغی نوێ بەرەو چارەسەر میدیاکان کۆمەڵێک وێنە و دیداریان بڵاو کردەوە کە بۆنی ئەوەی لێ دەکرێت گرێکیوێرەی کێشەکان بکرێتەوە چونکە هەر لەگەڵ دەست بەکاربوونی ستافی نوێی بزوتنەوەی گۆڕان پیرۆزبایی و سەردانی پارتی بۆلایەن نیشانێکی دیاریکردنەوەی گرێکیوێرەکانە بە وتەی چاودێرانی سیاسی لە سیستەمی دیموکراسیە لەبەرەوەی کە چەند ساڵ جارێک هەڵبژاردن هەیە و دەستا و دەستکردنی دەسەڵات هەیە و مەسلەی گۆڕینی دەسەڵاتی سیاسی هەیە حەقی خۆیەتی هێزە سیاسیەکان نەفەسیان درێژ بێت لەبەر ئەم ئامانجە من لەو بڕوایم سەرڕای ئەو ئاستەنگەی کە لە کوردستانە سەرڕای کێشەکان سەرڕای ئامانجی هێزە سیاسیەکان کە ئێستا تا ڕادەیەک دوورن لێک یان با بڵێ نزیگنین لێک یان لێک تێناگەن یا ڕێک نەکەوتون بەڵام من پێم وایە ئەگەر بکرێ پێش هەڵبژاردننی ئایندە ڕێککەوتنێ بکەن ئەوە زۆر باش ئەگەر نەشکرا بە ئەم کێشانە هەڵبگرن بۆ هەڵبژاردننی ئایندە نزیکبوونەوەی هێزە سیاسەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تایبەتی لە نێوان مزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان و بە زیاتری دەتوانین بڵین کۆمەڵی ئیسلامیش چونکە بمانەوە نەمانەوێ بەبێ بوون چارەسەرکردنی کێشەکان هات و چوە کۆبنەوەکان لە حقیقەتە دەرەنجامێکی نابێ بەڵام و هەنگاونان بۆ ڕیفراندۆم کە ئەمڕۆ بۆتە خواستێکی هێزە سیاسەکانی تریژ بەبێ بوونی ئەو یەک ڕیزێ دیسان ئامانجەکانی خۆی ناپێکێ کەوابێ ئێستا کۆمەڵێک هۆکار هەن کە فشارێکی باشیان دروست کردووە بۆ ئەوەی هەوڵەکان بگەنە ئامانج و بگەنە دەرەنجامی دروستی خۆی. یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەک هێزێکی کاریگەر لە سەرەتای سەرهەڵدانی کێشەکانەوە هەمیشە هەوڵی چارەسەری و کێشەکانی داوە. ئەم چاودێری سیاسیانە دەڵێن دەستپێکردنی گڕێکی دیکەی کۆبوونەوەکانی نێوان لایەنە سیاسیەکان هەنگاوە بۆ دەرباسبوون لە بارودۆخی دژواری هەرێمی کوردستان. جێگە و پێگەی یەکێتی بە بڕوای من لە هێزەکانی تر گرنگترە چکە بۆ هێزێکی وەسەطیە نا وەکو پارتی و نەوەکو گۆڕانەوە نەوەکو ئیسلامیەکانە تا ڕادەیەکیش با بڵێن خاڵی هاوبەشی لەگەڵ هەرسێکیانە زۆرترە من بەسەمەوەی ئەوەی یەکێتی خاڵی هاوبەشی لەگەڵم هێزانە زۆرە ئەوانی تر لەگەڵ یەکیانە نییە بۆ یەکێتی دەتوانێت نێوانگیریەکی باش بکە و دەتوانێت ئەو هێزانە لە یەکتر نزیک بکاتەوە یا بە لانی کەمی ڕێکەوتن بگەن بۆیە لە ناچاریە هێزە سیاسەکان ئەگەر ڕازگۆ بن لەگەڵ دروشم و ئەو خطابانەی کە چەندین ساڵە داویانە ئەوێ بوێرانە بێنە پێشەوە واز لە عینادی سیاسی واز لە هەندێک فاکتەر هەیە کە لە ڕابردووە دەستیان پێوەگرتو بێنن بۆ ئەوەی نێوماڵی کوردی یەک بخەنەوە یەک ڕێزی نیشتیمانی دروست بکەنەوە تا کوردستانیش بتوانێت بەرهەمی قوربانیدانی چەند هەزار پێشمەرگە و هەموو خەڵکی کوردستان لە بارودۆخە ئابوورە سەختەدا بچنەوە. قۆناغی سیاسی لە هەرێمی کوردستان بەڕای چاودێرانی سیاسی پێویستی بە دەربازبوونە لەم بارودۆخە دژوارە و تێپەڕاندنی دۆخی ئاڵۆزی هەرێمی کوردستان لە پێناو دۆزینەوەی دەرچەی نیە و لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گشتی و خزمەتکردنی هاوڵاتیان. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سلێمانی.